کاتی نوری مالیکی قسەیەکی کرد وتی لە کۆبوونەوەیەکە بەنیهێنی وتی چاوەڕێکن بە F-16ەکانمان بگە ئەو کاتە لە کوور دەدەین لە کوردستانە دەین. یەکێکی تر لە زانیاری سەرنجڕاکێشەکانەوەیە کە عێراق F-16شی هەیە فڕۆکەی F-16 کە ئێستا لەم شەڕا لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە بەکارهێنرێ. باشە ئەم فڕۆکەی F-16ی عێراقە چۆن نەتوانێت سوودی لێ ببینێ لە کاتێکە ینی ئەوە هەیە کە وەبزانم بۆمبەکانیشی بەدەست خۆی نییە ساروقەکانی کە بیتەقێنێت دەبێت فڕۆکەیەکی هاوپەیمانانی لەگەڵ بێ هەدەفەکەی بۆ دیاریکە اینجا حەزەکەم باسی ئەوم بۆ بکەی F-16 عێراق چی ڕۆڵێکی هەیە؟ F-16 عێراق هیچ ڕۆڵێکی نابێتن بزانە نەوەکەر عێراق هەر وڵاتێ فڕۆکە بکڕی لە وڵاتێترەوە نسخەکەی خۆتت ناداتێ ئللا پارچەی لێکەمە منزوماتی نوقسانە موشکی نوقسانە ناداتی ئەوەی کە هەیەی مەسەلەن ئێستا بڵین F-16ەکانی عێراق جارێ پێشەوەی کە منزومەی تەزیدی تیانە یعنی تۆ هەدەفێ ببینی ئەبێ منزومەت هەبێتن شاشەت هەبێتن کە تێگری ئەو موشەکە فڕۆکەوان لەو منزومەیە مەسەڵەن دوژمنە بینی ئەی خاتە ناوەڕاستیەوە چاوەڕێەکە لە جۆی ئیشارەتەدا موشەکەکەش ئەویش ڕاداری خۆی هەیە کە بیبینێ و تێی بگرێتن عێراق ئەوەی تیانە ئللا ئەبێ فڕۆکەیەکی تر هەبێ لە ئاسمانی ئەمریکا بێتن لەگەڵ یاوێ بۆی ئەو سیستەمەی بداتێ لە ئاسمان بۆی نەقڵەکاتن و بتوانێت لە شوێنی دیاریکراوی خۆی بداتن دوایەوە بە نسبەتی F-16 من باسیم کردووە لە بلۆک C32 هەیە عێراق وەریگرتووە کۆنەکەیەتی جگەلەوە حارە باشەکەی عێراق مەجموعەیەکە لە بلۆک 50-52 باشە تۆ دوای بلۆک 50-52 بلۆک 6-62 هەیە 7-72 هەیە ڤایبەرت هەیە جۆرێکی تریش ئەوەی کە ئیسرائیل هەیەی سۆفا جگە لە موشەکەکانی ئەوان مەسەلەن ئامڕام 120 بەکاردێنن ئەم موشەکانی کە لە عێراق هەیەی بۆ شەڕی ئاسمان بۆ نمونە لە جۆری سپارۆ سایدوەندەر ئەمانە کاتیان ڕۆی ینی لە 1991 ئەمریکا موشەکانی بەکارهێنا نەما مۆدێلی ئەمانە لەبەرەوە فڕۆکەکانی عێراق هیچیشی پێ ناکرێت جگەلەوە تۆ عێراق باش بزانە سوتەمەنی نییە سوتەمەنی نییە ئەگەر زۆر بفرێنێ لەو فڕۆکانەی F-16 کە هەیەی 36 دانە بەکاردێتن لە 3 دانە زیاتر ناتوانێت بەرزکاتەوە لە ئاسمان وڵات تعلیقی ئەوەشیان لێدا بوون لە F-16ەکانی عێراقکە مەسەلەن هەر توانن پیاسەی پێ بکەن و لە بەسڕۆ بێنە سەر هەرێمی کوردستان و ئەو جەوە ببینێن و ڕەنگە بۆ باش بێ بەڵام لەلایەکی ترەوە باشەیەکی تایە کاک سەلامڕانی بەڕای من باشەکەی ئەوەیە کە مەسەلەن ئەمە بەخوا ئەگەر کێشەیەکیان لەگەڵ هەرێمی کوردستان بە لێدان چارەسەرکردای F-16یان هەڵەسان ینی ڕەنگە باکیان بەوە نەبووایە خۆی بەس مادام لە دەستخۆیان کاتی خۆی لە کاتی نوری مالیکی قسەیەکی کرد وتی لە کۆبوونەوەیەکە بەنیهێنی وتی چاوەڕێکن بە F-16ەکانمان بگە ئەو کاتە لە کوور دەدەین لە کوردستانە دەین ئەوە باشەکەیەتی کە بەدەست خۆیان نییە ئەوەتانە